هەر لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز حەمزە حەردان ئەندامی چەرچێوی هەماهەنگی شیعەکان کە لە بەغدادەوە لەگەڵم دەبێ. سوپاس بۆ ئامادەبوونت. ناوڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆی موقتەدا سەدر لەگەڵ وەفدی هەماهەنگی شیعەکان بە دیاریکراوی چی بووە، چی باس کرا؟ سڵاو بۆ ئێوە و بینەرانی بەڕێزی کورسات نیوز. لە ڕاستیدا کۆبوونەوەکەی ئەمڕۆ لە نەجەف لە نێوان نوێنەرانی چوارچێوەی هەماهەنگی و بەڕێز موقتەدا سەدر بۆ تەواوکردنی ئەو توێژانەیە کە پێشتر لە بەغدا دەستی پێکرد کاتێک کە بەڕێز موقتەدا سەدر سەردانی چوارچێوەی تەنسیقی کرد و سەردانی ماڵی هادی عامری کرد و ماوەیەک لە چاوەڕوانیە هەبوو تا ئەو کاتەی ئەنجامەکان هەڵبژاردنەکان پەسەند کرا و ئەمڕۆژ دووبارە دەست کرایەوە بە ئەنجامدانی ئەو توێژی و دانیشتانە لە نێوان بەڕێز موقتەدا سەدر چوارچێوەی هەماهەنگی و ئەو دەرەنجامانەی کە بەدەست هاتن دەرەنجامێکیەوە نەبوون کە وا بکەن دیمەنی سیاسی بگۆڕن یاخۆت ئەوەی کە ئێستا ڕوودەدا لە گۆڕەپانی سیاسیدا یەکلایی بکاتەوە، چونکە ئەو بابەتە پێویستی بە کۆبوونەوەی ترە بۆ ئەوەی کە لایەنەکان بگەنە ڕێککەوتنێکە هەموو لایەنەکان لێ ڕازی بن. باشە، پێتان وایە دوای چەند کۆبوونەوەی دیکە دەگەن بەو ڕێککەوتناوە تەواوی لایەنە سیاسیەکان کۆک دەبن، یەک دەنگ دەبن و دەگەن بە بڕیارێک؟ لە ڕاستیدا ئێمە هیوادار بووینە ئەم هەڵبژاردنانەی ئەم دواییە جیاواز بێت لە هەڵبژاردنەکانی پێشووتر و ساڵێکی جیاواز دەبێت و جیاوازتر دەبێت لە هەڵبژاردنەکانی حەڤە ساڵی ڕابردوو. بەڵام وا دیارە ئەم هەڵبژاردنانەی ئەم دواییەش هەڵکێشەیەکی قورسی خستۆتەوانەوە ئەم دەرەنجامەکانیش قرس بوون و ئەوەش دیمەنی سیاسی لە عێراق ئاڵۆزتر کردووە لە عێراقدا. لەبەر ئەوە پێشبینی دەکرێت یاخۆ پێشبینی دەکەم کە پرۆسەی پێکێنانی حکوومەت ماوە و کاتێکی زیاد لەوەی کە پێشبینی دەکرا بخایەنێت، بەڵام پێشبینی دەکرێت کە ئەنجومەنی نوێنەران دانیشتنی یەکەمی خۆی لە ماوەی 15 ڕۆژدا ببەستێت دوای ئەوەی کە سەرۆکۆمار داوای بەسین یەکەم دانیشتن دەکات. دوای ئەوە چاوەڕێ دەکەین بزانین ڕێککەوتنی کورتە سیاسەکان بەچی دەکات سەبار بە پێکێنانی حکوومەت. بۆیە بەڕای من پرۆسەیەکی ئاسان و سادە نابێت، بەتایبەتی بۆ ئەو کەسەی کە بێوێت حکوومەت پێک بهێنێت، چکە تاکوی ئەبساتەوە وەختەش ڕێککەوتنێک نەکراوە کە ئایا ئەم حکوومەتە حکوومەتێکی زۆری نەدەبێت یا حکوومەتێکی تەوافقی دەبێت، چونکە موقتەدا سەدر تاکوێ سەرسوورە لەسەرەوەی کە حکوومەتێکی زۆری نیشتیمانی دەبێت و چوارچێوەی هەماهەنگی و لایەنەکانی تریشی وای دەبینن کە باشتر وایە حکوومەتی داهاتوو و بۆ ئەوەی کە حکوومەت کارەکان بەباشی ئەنجام بداتە دەبێت هەموو لایەنە سیاسی کارەکان بەشداریەکی ڕاستەقینەیان دەبێت هەبێت لە حکوومەتدا و ئەوەش مشتومڕێکە هەیە لە نێوان کورت لە سیاسیەکاندا چاوەڕوانی ڕۆژانی داهاتوین بەشکەم یاخود بەڵکو دەریچەیەکی تر هەبێت بۆ ئەوەی کە لە گۆڕەپانەکەدا هەیە گۆڕانی بەسەردا بێت. بەڕای من بابەتی پێکێنانی حکوومەت کاتێکی دوور و درێژ دەخانێتە ئەو کاتی هەمووان ڕێک دەکەون. باشە بەڕێز حەمزە، وەک خۆشت ئاماژت پێدا موقتەدا سەدر سووربوونی خۆی لەسەر پێکێنانی حکوومەتی زۆرینە دەربڕیوە. ئەگەر بەو جۆرە نەبێ ئاماژەی بۆ داوە کە دەبێتە ئۆپۆزیسیۆن. پێتان وایە ئەمە گەمەیەکی سیاسیە موقتەدا سەدر دەیکات یاخود ئەگەر لەگەڵ لایەنەکانی دیکە نەگەن بەو ڕێکەوتنە یاخود بەو سووربوونەی سەدر لەسەر حکوومەتی زۆریدا ئایا دەبێتە ئۆپۆزیسیۆن؟
لێم گەڕێ باز لە دیمەنی سیاسی عراقی بکەم بە شێوەیەکی گشتی بەتایبەت لە دوای 2023 تا ئەم ساتەوەختە هیچ کوتلەیەکی سیاسیمان نەبینی کە بێوێت ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بگەڕێت و دوور بێت لە پێکێنانی حکوومەت و بەشداریکردن لە حکوومەتدا و هیچ پۆستێکی نەبێت لە ناو حکوومەتدا لە هیچ حکوومەتێکدا و تام ساتەوەختەشتی وامان نەبینیوە لەبەرەوە تاکو ئێستا حەزی بوون بە ئۆپۆزیسیۆن تا ئەم ساتەوەختە هەستمە پێ نەکردووە چونکە هەموو لە سیاسیەکان دەیانوێت بەشداری بکەن هەمووان دەیانەوێت پشکێکیان بەربکەوێت لە دامەزراوەکانی حکوومەت لە پۆستە تایبەتیەکاندا لە پۆستە حکوومیەکاندا لەبەرەوە ئەوەی کە برادەران لە ڕەتی سەدر باسییان کردو کە دەڵێن ئەگەر ئەوەی بەدڵی ئێمە نەبێتەوە دەبین بە ئۆپۆزیسیۆن و مافێکی دەستوری خۆیانە و ئەو بەش پەیوەندی بە خۆیانەوە هەیە ئەگەر بیانەوێت ببن بە ئۆپۆزیسیۆن و پیان وا بێ کە ئەوە ناتوانن بەجێر لە جۆرکاتە بچێت ناو حکوومەتەوە بەڵام هەروەکو من وتم هەموو بابەتەکان تاکو ئێستاشی لەگەڵدا بێ لە نەوەکتە سیاسیەکاندا ڕوون نییە بەڵام هەڵوێستی ئێمە لە هاوپەیمانی نەسەر بابەتی ئۆپۆزیسیۆن بوون و بەشداریکردن لە حکوومەتدا ئەوە لە ڕاستیدا پەیوەستە بە شێوەی حکوومەتی داهاتووە میکانیزمی کارکردنی حکوومەتی داهاتوو و ئەگەر هەست بکەین کە حکوومەتێک ئاواتەکانی شەقامی عێراقی بەدی دەهێنێتە ئەوە هەڵوێستی هەمووان لە بەشداریکردن لە حکوومەت و لە ئۆپۆزیسیۆن تا شتێکە پێویستە بە هەند وەربگیرێت بەڵام تاکو ئێستاش دووڕوون نییە کە حکوومەتێکی چۆنچۆنی دەبێت حکوومەتێک ئایا پرۆگرامێکی باشی دەبێت و پلانەکانی کارکردنی ڕوون دەبێت یان نا و پرۆژەیەکی هەبێت کە ناکۆکیەکانی دیمەنی سیاسی یەکلایی بکاتەوە تەنانەوە ناکۆکیانەشی کە لەگەڵ حکوومەتی هەرێمدا هەبوو و ئەگەر حکوومەت مەبەستی بێت هەموو کێشە و قەیرانەکان چارەسەر بکات ئەوە بەدڵنیاییەوە هیچی لۆجیکێک نییە کە ئێمە ئۆپۆزیسیۆن بن و دژایەتی بکەین ئەگەر حکوومەتێک ئەو توانایانی هەبێت باشە لە کاتێکدا ئەگەر بە هەمان شێوە سەدر سوور بێت لەسەر حکوومەتی زۆرینەوە لایەنەکانی دیکەش ڕازی نەبن بەم بڕیارەی سەدر ئەگەر سەدر ئۆپۆزیسیۆن بوونی هەڵبژار یاخود ئەو لێدوانی کە خۆی داویەتی ئەگەر ڕێنەکەوێت لەگەڵ لایەنەکانی دیکە پێچاروایە لایەنەکانی دیکە ئەم لێدوانە یاخود ئەم بابەتە دەخۆزنەوە خۆیان حکوومەت پێک بهێنن بۆ ئەوەی کە بەڕوونی و ڕاشکاوی قسە بکەین هیچ لایەنێک نییە کە بتوانێت بە تەنیا بچێ حکوومەت پێک بهێنێ ڕەوتی سەدری ناتوانێت بە تاقی تەنیا دوور لە کوتلە سیاسیەکانی تر بەتایبەت لایەنە شیعەکان و بچێ حکوومەت پێک بهێنێت و لایەنە سیاسیەکانی تر پەڕاوێت بخات و پشتگوێ بخات بە هەمان شێوەشم هێزە شیعیەکانی تریژ ناتوانە مختەدا سەدر پەڕاوێز بخەن و دووری بخەنەوە لە پێکێنانی حکوومەتە هەردوو لایەن جەماوریان هەیە هەردوو لە ژمارەیەکی زۆر لە کورسی پەرلەمانیان هەیە تەنانەت ئەگەر بەراوردی بکەین لە نێوان کورسیەکانیاندا و ئەو کورسیانەی کە مختەدا سەد پێشێنێت ئێستا هێنایەتی و بە هەمان شێوە بە چوارچێوەی ئەمانگیش ئەو کورسیانی کە پێشتر هەیان بۆ ئێستا هەیەە و هەروەها سەر بەخۆکانیشە ئەگەر بچنە پاڵ لایەنە سیاسەکانی تر ئەوە ئەگە بچنە پاڵ لایەنەکانی سەر بە چوارچێوەی تەنسیقی دەبینین جیاوازیەکی گەورە لە لێوان هەردوو لایەندا نییە لەبەر ئەوە باشترین چارەسەر بۆ چوارچێوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر ئەوەیە کە بگەنە ڕێککەوتنێک سەبارەت بە میکانیزمی پێکێنانی حکوومەت بەڵام پێکێنانی حکوومەت وێڕای ناڕازیەکانی لایەنەکەی بەرامبەر تەنانەت ئەگەر لە حاڵتێکی وە حکوومەتێکیش پێک بهێنێتە ئەوە حکوومەتێک دەبێت کە ناتوانێت بە شێوەیەکی ئاسان کارەکانی خۆی ئەنجام بدات چونکە ئەو کار لە ناو پەرلەماندا ئۆپۆزیسیۆنێکی بەهێز دەبێت ئەوەش کاریگەری دەبێت لەسەر کارەکان و بڕیارەکانی حکوومەتە تەنانەت ئەو کارانەشی کە ڕەنگە لە بەرژەوەندی گەلی عێراق و دامەزراوەکانی حکوومەتی عێراق دەبێت چکە و کاتە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە و بەهێز لە پەرلەماندا دەبێت بەرامبەر بەو لایەنەی کە حکوومەتی پێکێناوە لەبەرەوە دەکرێت ئەو لایەنە ببنە کۆسپوتەگەرە لە بەردەم کارەکانی حکوومەتدا. زۆر سپاس بەڕێز حەمزە حەرجان ئەندامی چارچێی هەمانگی شیعەکان لە بەغدادەوە بەشدار بووی لە ئەستودیۆ.